بنای خوای گەورە دیارە ئێمەکو مەڵبەندی سلێمانی بەشی بانگاز و پێگەیاندن لە ماوەی ڕابردووە تاقیکردنەوەیەکمان لەسەر کتێبەکەی جناوی مامۆستا عەلی باپیر لەبارەی برایەتیەوە ئەنجامدا. کتێبێکی تایبەتی جناوی مامۆستا عەلی باپیر لەسەر برایەتی هەڵمان بژارد و بەسپاس و دەستگای ڕێنێ و کتێبەکەی بۆ دابینکردین ژمارەیەکی بەرچاو ئەندامان لەو کتێبەیە تاقیکردنەوەیان ئەنجامدا و سەرکەوتوانی پرۆژەکە ئەمڕۆ خەڵاتیان وەرگرت و ئەمڕۆ ئاهەنگەکەیمان ساز کرد زیاتر لە 100 ئەندام بەشدار بوو و ئەمڕۆ خەڵاتی 77 ئەندامیمان کرد کە لە تاقیکردنەوەکە سەرکەوتوو بوون بە ئامادەبوون جناوی مامۆستا و ژمارەیەکی بەرچاو لە میوانە بەڕێزەکان و کەسوکاری فێرخوازەکان دیارە بۆ ئەندامانی سنووری مەڵبەندی سلێمانی بوو و خەڵاتەکان خەڵاتی عەمرە و مۆبایلی زیرەک و چەندین پێداویستی کارەبایی و چەندین خەڵاتی بەنرخ تێدا دابین کرا. دەستان خۆش بێ بەڕاستی ئەم چالاکیەیەکە بوو لە چالاکیانەی کە مەڵبەندی سلێمانی زۆر بە گرنگی جیال لەوەی کە بۆ عامی خەڵکی بێ بۆ کادران و ئەندامانی خۆی کرد بۆی بتوانن زۆرترین سوود ببینن لە پرۆژەکە. پرۆژەکە زیاتر سەبارەت بە ئەو ماوەڵە دروستانە بوو کە هەموو کەسێک پێویستی پێیەتی لە ڕۆژانەیە لەگەڵ برا مسلمانەکەی خوشکە مسلمانەکەی ئەنجامی بدات ئەو مافانی کە بەسەریەوە هەیەی بتوانێت وەک پێویست جێبەجێ کات و تا بتوانێت سوودمەند بێت. ئێمە دەستخۆشیەکەین لەو بەشداربووانە کە بەڕاستی زۆر بە تامەزرەوە بەشداری پرۆژەکەیان کرد و ئەو کەسانش کە هاوکارمان بوون بتوانین کە زۆرترین خەڵات دابینکەین بۆ بەشداربووانی پرۆژەکە کە الحەمدولیلا 4 عەمرەیتیا بوو و کۆمەڵی خەڵاتی شایستا بوو بەشداربووانێتیا بوو. سپاس بۆ خامن یەکەم هێنا عەمرەیەکم بۆ دەرچووە کتێبەکە بەڕاستی زۆر گرنگە کتێبەکانی مامۆستا بەعام زۆر وردەکاریەکە مامۆستای لە خۆی یعنی شتێ واقعێکی تایبەت نەبینێ هەست پێ نەکا بەڕاستی بابەت و شتی بۆ نانووسێ ئەم کتێبەیش بەڕاستی ئەمڕۆ مسلمانان زۆر پێویستیانە وەکو خۆی شارەتی پێدا ئەوە وەکو بڵێ سەیفەتی ئیماندارانە کە پێویستە هاوکاری و تەعاون و وەکو بڵێ پشتی یەکتری بگرن والمؤمنون والمؤمنات و لەسەر ئەو ئاەتەیە مامۆستا کتێبەکەی بعضهم ئەولیا و بعض بەڕاستی بێ پشتیوانی ئەمڕۆ مسلمانان زۆر لەوە وەکو بڵێ کەم تەرخەمین بەڕاستی هەرویشەیە تووشی ضعف بووین و یەکێ لە هەرە خاڵە گرنگەکانی ئەوەی کە مسلمانان ئاوا پەرتەوازەیە ئەوەی کە مامۆستا لە ژیان یا هەر خۆی ئاوا بەڕاستی وەکو شوێن کەوتووەکی ڕاستەقینەی پێغەمبەر ساسم هەموو ئیسلام وەرگری نەک بەشبەشیکەی ئەویشە تەسیری کردو لەسەر ئەو جیاوازیە بەڕاستی من خۆم تیامان و کرد بەڵام 2 ڕۆژ و 2 شەو بە تایبەتی کە نزیکی امتحان بوو بە وردی خوێندمەوە بە قوڵی یعنی هەوڵێکی جدیم بۆ دا سپاس بۆخوا منۆک بەشدار بوویەک بەشدار بووم لەم پرۆژەی برا لە پشت برا بێ مەگەر مقەدەر لای خوا بێ بەڕاستی لەم ڕۆژگاری ئێستاە بوونی ئەم پرۆژانە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی خەڵک بەهۆی سوشیال میدیا زۆر دوورکەوتۆ لە خوێندنەوە ئەم پرۆژانەوە مالێکە جارێکتی بگەڕێنەوە بۆ ئەوی کە کتێب بخوێنینەوە یعنی بەڕاستی بگەڕێنەوە بۆ سەرچاوەکان و بەدواداچوون بکەین و هەروە ئەم پرۆژانەش بەتایبەت ئەم کتێبە کە باز لە برایەتی ئەکا باز لە هاوکاریەکە باز لە خۆشەویستی نێوان مسلمانانەکە چۆن بتوانین هاوکاری یەکتری بکەین.